ئەم وێنەیە بەدەستی کچێکی تەمەن 16 ساڵ کێشراوە وەک ئاماژەیەک بۆ ئەوەی تەنها زەرمەند لە جیابوونەوەی دایکان و باوکان منداڵەکانیانن. خانەی نەوجەوانان لە شاری سلێمانی نزیکەی 42 منداڵی لەخۆ گرتووە کە 26یان کوڕن و 16یان کچن. هەندێکیان دایک و باوکیان لە یەکتر جیابوونەتەوە و هەندێکیشان بێدایک و باوک و بێخێزانن. ئەو منداڵانە تا تەمەنی 18 ساڵی بۆیان هەیە لەو خانەیەدا بژین و دواتر دەبێت لە دەرەوەی ئەو خانەیەدا ژیان بەسەربەرن. شتە پۆلی 6 ساڵێکی ترتێنەوە لێرە 6 تاوکی لە دوای 6 یارمەتی دەرتەبن بەس ئەگەر بۆن منە یارمەتی دەرە نابنەوە کاتی کە ساڵە بمێنیتەوە بەس دوای ئەوە شوێنمان نییە. حکوومەت وا باشترە کە شوێنێکمان بۆ دروست کات یعنی بۆ ئەم تەلەبانی کە لە خاناسنە دەرەوە چکە هیچ کەسێکی نازانین بە چلایەکە ڕاستە بەر منە هەر لەوتی خۆم دەرم زۆر تەلە بەڕۆشتە دەڕاست ئەیان زۆر خراپە لە دەرەوە. بەپێی یاسای ژمارە 5 ساڵی 1986 منداڵی نەوجەوان تا تەمەنی 18 ساڵی بۆی هەیە لە خانەی نەوجەواناندا بژی دواتر دەتوانێت لە بەشە ناوخۆیەکانی زانکۆ و پەیمانگەکان بمێنێتەوە. بەڵام ئەگەر خوێندن تاو نەکات دەبێت خۆی شوێنێک بۆمانەوە بدۆزێتەوە. بەڕێوەبەری ماڵی کوڕانیش ئاماژە بۆ دەکات ئەو منداڵانی ئێستا لە دەرەوەن باری داراییان زۆر خراپە و حکوومەتیش هیچ هاوکارێکیان ناکات. ئێمە معلومەمان هەبێت لەسەری لە دەرەوەن ئیتر هەندێکی هەیە بەڕاستی شوێن و مەکانی نییە ئیتر بتوانێت خۆی ئیشێک خۆی لەگەڵ خەڵکی باش یاخۆ خراپ تێکەڵاوە بێ ڕەنگە ئیشێک بدۆزێتەوە کە گونجاو نەبێت بەس لە پێناویەوەی کە دەخلێکی دەستکەوێت و کرێی ئەو شوێنە باکەتی ئامێنێتەوە یاخود هەندێک جار لە شوێنی ئیشکردنەکەی ئامێنێتەوە کە هەموو ئەمانە ڕاکاردانەوەیکی زۆر سلبی هەبێ لەسەر کەسایەتیش و لەسەر ڕەفتاری و نەوجەوانە. منداڵە کچەکانی خانەی نەوجەوانان بەردەوام بیریان لای ئەوەیە کە بوون بە 18 ساڵ بچنەکوێ و لەگەڵ کێدا بژین. منداڵێک کە 3 مانگ پێش ئێستا هاوڕێیەکی بەهۆی ئەوەی تەمەنی بووە بە 18 ساڵ خانەکەی جێهێشتووە دەڵێت ئێستا هاوڕێکی بارودۆخی زۆر خراپە و لە هۆتێلێکدا دەمێنێتەوە. ئێستا ئەمە کوڕێکمانە بوو لێرە چۆ دەرەوە هیچ جێگایەکی نەبوو لێرە خێرخوازێکەوە شوێنێکی بۆ دامین کرا لێ ئەژە بەس ئێستا شوازام حاڵی باش نییە. توێژەرێکی دەرونی کە سەرپەرشتی منداڵەکانی خانەی نەوجەوانان دەکات دەڵێت تا منداڵەکان تەمەنیان دەگاتە 18 ساڵ لە ڕووی دەرونیەوە سەرجەم هاوکاریکیان دەکەن. تا ڕادەیەک حاڵەتی دەرونیان باشە جار تووشی کێشەیەکە بین بەڵام لە ئێستا شکر باشن بەپێی حاڵەتەکان جیاوازە هەر کەسە و بە شێوازێک مامەڵی لەگەڵاکرێت چکە ئێمە هەموو تەمەنەکانمان هەیە لە 5 ساڵەوە هەمانە هەتاکو 16 ساڵمان هەیە بەپێی تەمەنەکان ئەگۆڕێت. بوونی کێشەی کۆمەڵایەتی و لێک تێنەگەشتنی دایکان و باوکان و نەبوونی پلانی گونجاو بۆ پەروەردەکردنی منداڵان بە هۆکاری زیادبوونی ژمارەی منداڵان دادەنرێت لە خانەی نەوجەوانان. شاکەر نووری NRT سلێمانی.